فێرخوازانی پۆلی 12 ئێستاش بابەتی تعجب ئەوەی کە مابوو ڕێگای ناڕاستەوخۆ الطريقة غير المباشرة لۆ ئێوەی خۆشەویست باسی دەکەین. ڕێگای ناڕاستەوخۆ زیاتر لە بۆ ئەوەی لە پرۆگرامی ئێوە باس کرایە ڕێگای ناڕاستەوخۆ لە بۆ ڕەنگەکان اللون لەگەر غێر الثلاثي سێپیت زیاتر لۆ ئەو دووەی باس کرایە واتە فعلێک دەلالەی ڕەنگ بدا لەون یاخود غێر الثلاثي واتە فوق الثلاثي بی زە ڕباعی خماسی سوداسی ئەوە بە ڕێگای ناڕاستەوخۆ حەلیان دەکەین. ڕێگای ناڕاستەوخۆش یاسای هەیە. ڕێگای ناڕاستەوخۆش یاسای هەیە. کاتێکە لە ڕێگای ناڕاستەوخۆ باسی سیغەی ما ئەفعەلە بکەم باسی سیغەی ما ئەفعەلە بکەم سەرەتا مای تەعەجوبیە دەینین. کاتێ فعلێک دەبینم مانای ڕەنگ دەدا دەمەوێت بیکەمە تەعەجوب بە ڕێگای ناڕاستەوخۆ سەرەتا مای تەعەجوبیە بەکاردێنین. لە پاشی مای تەعەجوبیە فعلێکی مساعد دەینین. فرمانی یارمەتیدەر. ئەو فرمانی یارمەتیدەرە خۆمان دەیهێنین. ئەگەر هاتوو ڕستەکە دەلالەت و مانایەکی باشی دەدا مانایەکی ئەرێنی دەتانین فعلی ئەحسەنە ئەجمەلە ئەڕوعە بەکاربێنین. ئەگەر هاتوو ڕستەکە مانایەکی باشی دەدا دەتانین فرمانی یارمەتیدەری ئەحسەنە ئەجمەلە ئەڕوعە بەکاربێنین. گەر هاتوو مانایەکی خراپ و نەرێنی دەدا دەتانین مانای فرمانی یارمەتیدەری ئەصعەبە ما ئەصعەبە وشەی ئەصعەبە بەکاربێنین کەوا مانایەکی خراپ دەدا. ئەگەر هاتوو فرمانەکە نەمان دەزانی باشە یان خراپە وشەی ئەشەدە فرمانێکی یارمەتیدەرە هەم لە بۆ ڕستە باشەکان بەکاردێ هەم لە بۆ ڕستە خراپەکانیش بەکاردێ. کەواتە فرمانی یارمەتیدەر فعلی مساعد ئەحسەنە ئەجمەلە ئەشەدە لە بۆ باش و خراپی دەبی لە بۆ خراپەکە ئەقبەحە ئەتعەسە ئەصعەبە ئەوە فرمانی یارمەتیدەرن. لە پاشی فرمانی یارمەتیدەرەکەی کاتێ فعلێک دەداتە ئێمە فعلەکە مانای ڕەنجی هەیە دەبی ئێمە فعلەکەی بگۆڕین بیکەینە مەزدەر بیکەینە چاوجێکی ڕاستەوخۆ. دووبارە دەکەمەوە ڕێگای ناڕاستەوخۆ لەما ئەفعەلەکەی سەرەتا مای تەعەجوب دووەمیان فرمانەشی یارمەتیدەر سێمیان ئەو فعلەی کە مانای ڕەنجی دەدا ئەمە دەیگۆڕین دەیکەینە مەزدەر. با بە نمونە بابەتەکەشی کەینەوە. لۆ نمونە هاتیتەوە خەدوڕە شەجارە بنەدارەکە سەوز بوو. دەزانم خەدوڕە مانای کەسک و سەوز دەدا. لەون ناتانم بیکەمە ما ئەخدەڕە بە ڕێگای ڕاستەوخۆ حەلیکەم. لەون دەبی بە ڕێگای ناڕاستەوخۆ بیتێن. بە ڕێگای ناڕاستەوخۆ چۆن؟ دێم سەرەتا ما ئەوە مامانینە مای تەعەجوبی. ئایا سەوزی بنەدار شتێکی باشە یان شتێکی نەرێنیە؟ تەمان شتێکی باشە. لۆیە چیم لۆ بەکارهێنایە؟ ئەجمەلە ما ئەجمەلە ئای چەندە جوانە. چ شتێک چەندە جوانە؟ لێرە هەمان بۆ فعلی خەدوڕە کە مانای کە دەبی بیکەمە مەزدەر. فعلەکان چۆن دەبنە مەزدەر لە بابەتی ئیسم تەفضیلی ژۆن باسکردن. بی بەسە وەزنی فعلە بی بەسە وەزنی فعلە تا ئیخڕ ئەوە دەبیتە مەزدەر. بۆچێ بووە خودڕە لەسە وەزنی فعلە. پاشانیش وشەکەی پاشەوە چ خۆی دەنووسینەوە ئای سەوزاتی دار چەند جوانە ئای بنەداری سەوز چەندە جوانە. ئەوە مانای ڕستەکە کە زانیمان مانای ڕەنگ دەدا بە ڕێگای ناڕاستەوخۆ حەلمان کرد مامان هینا پاشان فرمانی یارمەتی دەرمان هینا ئەجمەلە پاشان خەدوڕەمان کردە خودڕە کردمانە مەزدەر ئەوی تریشمان نووسیە و نیشانەی سۆسڕمانیش لۆ دەکەین. حەمرە زەهرە ئاخەر حەمرا یعنی سوور ڕەنجیش
سۆریش ناوی بە ڕێگای بیکەمە ما ئەحمەرە ئەوەمان نیە لە زمانی عەرەبی ما ئەحمەرە بە ڕێگای ناڕاستەوخۆ دەیکەین ئایا گوڵی سوور شتێکی جوانە بەڵێ دەڵێم ما پاشان فەرمانی یارمەتیدەر دەتانم ئەجمەلە ئەحسەنە ئەڕوعە ئەشەددەش دەتانین لە بۆ وەری ئەشەددە لە بۆ باش و خراپی دەبی ما ئەشەددە حەمی ڕێ دەکەینە مەزدەر لەسەر وەزنی فعلە دەبتە حومڕە ما ئەشەددە حومرەت ئەزەهرەتی ئای گوڵەکە چەندە سوور بوو سەرسوڕمانی خۆمان بە توندی و بە زۆری سووری گوڵەکە دەربڕی ئای گوڵەکە چەندە سوورە بەڵێ زەڕوقە سەما ئاسمانەکە شین بوو زەڕوقەش ئەزرەقی شینە شینیش مانای ڕەنگ دەدا لۆیە دەبی بە ڕێگای ناڕاستەوە خۆ ما ئەجمەلە ئای چەندە جوانە دەتانم ما ئەحسەنە ما ئەشەددە ما ئەڕوعی بەکاربینم زەڕوقەش کاتە دەیکەمە مەزدەر دەی بەمەستە وەزنی فعلە دەبتە زوڕقە السەمائیش چ خۆی دەنووسینەوە ئای ئاسمانی شین چەندە جوانە سەرسوڕمانی خۆمان بەس دەربڕی بە جوانی ڕەنگ شینی ئاسمان بەڵام ڕەنجێ ڕەش و سپی لە کاتی دروستکردنی مەزدەر جیایە نابنەسە وەزنی فعلا دەبنەسە وەزنی فەعال سپی و ڕەش دەبنە بەیاض و سەوات سپی و ڕەش دەبنە بەیاض و سەوات هەروەکو لە بابەتی اسم تەفضیلیش لۆ ئێوەی بەڕێزم باس کرد بەڵێ باش ئێستا نمونەی لەسەر سپی و ڕەشەکەش دەینینەوە هاتەوە سەوید اللەیل شەوەکە تاریک داهات شەوەکە تاریکە ڕەنجی ڕەش ناتان بە ڕێگای ڕاستە خۆ بچم بیکەمە ئەسوەد چکە دەبتە سیفەی مشەبەهە دێم دەرێم سەرەتا ما تاریکایی شەو شتێکی ناخۆشە لۆی ئەسعەبە و ئەتعەسەوە باشتریان ئەشەددەی لەوە بەکاربینین ما ئەسعەبە سەواد اللەیل سەواد لەسە وەزنی فەعال سپی و ڕەش کە دەیکەینە مەزدەر دەیبینە سە وەزنی فەعال سەویدە ئەسوەد دەبیتە سەوات دەبیتە سەوات ئای تاریکایی شەو چەندە ناخۆشە ئای تاریکایی شەو چەندە ناخۆشە بە تایبەت لە بۆ کەسێکەوە دڵتوند بی یاخود نەخۆش بی یاخود لە ڕێگایەکی تاریک بیتن کەوە ڕووناکایی لەگە نەبی نمونەشی تر لەسەر ڕەنجی سپی بەیاض الثەلجی ئێستا ئەوە لە کتابی خۆمان مەزدەرەکەی بە حازریدایە نەک ئەمە بیکەینە مەزدەر بە حازری مەزدەرەکەی داینێ نەک بەیاضی بکەینە بەیاض بەیاضی دایە مەزدەرە حازرە ئەو نمونەی کتابی خۆمان بەیاض الثەلج دەرێت سەر سوڕمانی خۆ دەرببڕە بە بەفری سپی بەیاض الثەلج ئەمەش دەرێن ما ئەحسەنە ما ئەجمەلە ما ئەڕوعە یا ما ئەشەددە ما فەرمانی یارمەتی دەر بەیاض الثەلجی ئای بەفری سپی چەندە دڵڕفێنە چەندە جوانە بەڵێ ئەوە چمان کرد بە ڕێگای ناڕاستەوە خۆ ڕەنگەکان و غێرفلاسیمان کردە چێ کردمانە شێوازی تەعەجوب ئەوە ڕەنگەکان بەڵێ ئێستا غێرفلاسیەکان چبی غێرفلاسی کە ڕۆباعی بی خوماسی بی سوداسی بی ازدحم الشارع ازدحم الشارع باش ئەوی باسی ڕەنگم لۆکردن ئێستا دەی باسی غێرفلاسیتان لۆ بکەم ڕەنگ تەواو بوو ئێستا غێرفلاسی ازدحم الشارع ازدحم تەمەشا دەکەین فعلەکە غێرفلاسیە لە پێنج پیتان پێکاتیە لۆیە بە ڕێگای ناڕاستە خۆ دەیکەمێ ئایا شەقام ئیزدحام و قەرەبارەت شتێکی باشە یان خراپە بێگومان شتێکی نەرێنیە خراپە لۆیە ما ئەشەددە یان ما ئەصعەبە ئیزدحەمەی دەکەمە مەزدەر کو دەیکەمە مەزدەر هەر فعلێکی غێر ثولاثی هەر فعلێکی غێر ثولاثی بە هەمزە دەستی پێکرد بوو بە هەمزە دەستی پێکرد بوو کو دەبیتە مەزدەر هەمزەکە لەبی لە خوارێ بی پێش حرفی پێش ئەخیریش ئایەشی لۆ زیاد دەکەین ئیزدەحەمە ئیزدیحام ئینقەلەبە ئینقیلاب ئەکرەمە ئیکرام ئیستەخدەمە
استخدام دەکەن پێش ئەخیری ئاەتی لۆ زیاد دەکەن ئێستا ئیزدحەمە دەبیتە ئیزدحام ما أشد ازدحام الشارعي ئای قەرەباڕغی شەقامەکان چەندە شتێکی ناخۆشە ما فرمانی یارمەتیدەر مەزدەری سەریحم دروست کرد ازدحامم کردە ئیزدحام ئەوی تریشمە چ خۆی نووسیەوە انتصر الحق ڕاستی سەرکەوت انتصر فعلێکی غیر ثلاثیە لە پێنج پیتان پێکاتیە لۆیە ناتانم بە ڕێگای ڕاستەوخۆ بیکەمێ بە ڕێگای ناڕاستەوخۆ ما ئەحسەنە ما دوای لەبەرەوەی سەرکەوتنی حەق شتێکی ئەرێنیە ئەحسەنەم لەو بەکاری هێنایە فەرمانی یارمەتیدەر ما ئەحسەنە ئینتەسەڕی چۆن بکەمە مازدەر پێش ئەخیری ئاەتی لۆ زیاد دەکەم دەبتە ئینتیسار ما ئەحسەنە ئینتیسار الحەق ئای شتێکی چەند باشە کاتی حەق سەر دەکەوێتن و ناحەق ژێر دەکەوی ون دەبێ نمونەی تر تەقەدەمە الشەعب گەلەکە سەرکەوت تەقەدەمە فعلێکی خماسیە لەبەرەوەی شەدەی لەسەرە بە دوو پیت حسابە دەبی بە ڕێگای ناڕاستەخۆ تەقەدەمە الشەعب گەلەکە پێشکەوت شتێکی باشە لۆیێ فرمانی یارمەتیدەری ئەحسەنەم بەکارهێنایە ما ئەحسەنە ئای چەندە باشە شتێک باشە تەقەدم الشەعب پێشکەوتنی گەل ئەگەر هاتوو فعلێک غیر ثلاثی بوو حرفی یەکەمی تاء بوو حرفی یەکەمی تاء بوو کاتێکەوە دەمەوێ بیکەمە مەزدەر زۆر بە ئاسانی حرفی پێش ئەخیری فەتحەکەی دەکەمە ضەممە ئێستا تەقەدەمە بووە تەقەدم تەئەخەرە دەبتە تەئەخر تەدەڕەبە دەبتە تەدەڕب تەهەذەبە دەبتە تەهەذب تەنافەسە دەبتە تەنافس ما أحسن تقدم الشعب آي چەندە باشە گەل پێشکەوتووبی تفوق الطالب قوتابیەکە نەک ناجح بوو بەڵکو سەرکەوت لە بەتایبەتی لە پۆلی دوازدە دەرچوون ئامانج نییە بەڵکو سەرکەوتن ئامانجە دەرچوون و پەنجا و پەنجا و پەنج هێنان ئامانج نییە ناتگەینتە چ شوێنێک ئەوە گرنگە فەوق بی تەفەوق بکەی لە خەڵکانی تر بەرزتر بی لەبەرەوەی پۆلی دوازدە منافەسەیە مسابقەیە شێ زووتر بگا ئەویان شوێنی باشتری دەست دەکەوی شێ نمرێ بەرزتر بی ئەوەندا زیاتر سەر دەکەوێ لێ تەفەوق الطالب قوتابیەکە سەرکەوت ما ئەڕوعە یاخود ما ئەحسەنە یان ما ئەجمەلە هەمووی دەبی ما ئەڕوعە تەفەوق الطالب ئای چەندە خۆشە چەندەش جێگای شانازی و دڵڕفێنیە کاتی قوتابی سەر دەکەوی بەڵێ دیسان تەفەوەقەمان کوکتە مەزدەر لەبەرەوەی بە دەست پێکردیە حرفی پێش ئەخیریمان کەتە ضەممە تەفەوەقە بوویتە تەفەوق تەرکیزی لەسەر بی ئەگەر لێبی فەتحەکە بوویتە ضەممە بەڵێ تەعەجوبمان کرد بە ڕێگای ناڕاستەوخۆ بەڵام هەمووی بەچە بە ڕێگای ما ئەفعەلە مامەستەتاین لۆم کێ ئەفعیل بهی بەڵێ مایەکەی فڕە دەدەم و بە ئەچی زیاد دەکەم أجمل بخضرة الشجرة أشدد هو الشديد كمودود أشدد بحمرة الزهرة أجمل بزرقة السماء أصعب بسواد الليل أروع ببياض الثلج أو برقاي شواذ أفعل به ما مسا أوانش ملو بأفعل بك بس أرتاو أشدد بازدحام الشارع أحسن بانتصار الحق أحسن بتقدم الشعب أروع بتفوق الطالب يعني كده كنا أفعل به زور آسانا للرجاينا راسخهم ما كيف رددا لباشي أفعل كيف بأش زيادة كم كبأش زيادة كنا تارم بكما كسرة لبرو اسم مجرور كسرة هي بالي أول رجاي ناراسخو سنتبينك ما دبي بيزاني لبابتي تعجب لو تبينيانا باسي أو ممكن لبوتان كفعل جامد أو فعل شكوا قابلي براود كاريني نتعذب يعني يدرز ناكري استابزانين أو فعل جامدانة سنة بيجومان توي قطابي دبي لبريك دبي زوان لبريك لاسم تفضيلي شمانش تنبتكوت سكر لوزاري ليريتو فعل جامد كان تسوت سنة عسى ليس عسى ليس نعمة كلو مدح بكارده بئس كلو ذنب بكارده حبذا ولا حبذا
خلا و عدا و حاشا و ئەوانە هەمووی فعلی جامدن. ئەدی ئەو فعلانەی کە پلەی باڵای نییە پلەی بەراوردکاری لێ ناکرێت کامن طبعا دەبی ئەوەش لێ بەربیتن ئەو فعلانە. ولیدە لەدایک بوو، ماتە مرد، هەلەکە و فەنیەش بەمانای لە ناوچوون مردن دێ، عەمیە بەمانای کۆربوون دێ، غەریقە بەمانای خنکانی ناو ئاو دێ، خەنەکەشە خنکانە بەڵام لە ناو ئاونا، دەخەلە و خەرەجەش چووە ژوور و هاتە دەر. ئەوانە کۆمەڵێک فعلن کە پلەی باڵا و بەراوردیان نییە لۆ بە هیچ شێوازێ نە بە ڕاستەوخۆ نە بە ناڕاستەوخۆ تەعەجوبیان لێ دروست ناکە. پرسیارێکمان هینەیتەوە دەرێم إحدى الأفعال لا يمكن التعجب منه لأنه جامد. یەکێک لەو فرمانانە قابل نییە ئەمن سەرسوڕمانی لێ بکەم لەبەرەوەی فعلێکی جامدە. کامیان؟ ولیدە؟ نا، ولیدە غير قابل التفاضل. ما نجح؟ نخير ئەویشیان چونکە نەفیە. ئەدی فعلی سرقة؟ نا، ئەوەشیان مەبنی للمەجهولە. ئەی کام فعلیان جامد بوو؟ بێگومان نیعمە جامد بوو لەبەرم کردیە لۆیە وەڵامە ڕاستەکە نیعمەیە. پرسیارێکی تر لا يتعجب من الفعل مات. فعلی ماتە واتە مرد ناکرێ من تەعەجوبی لێ بکەم نە بە ڕاستەوخۆ نە بە ناڕاستەوخۆ. هۆکارەکەی چییە؟ نەخێر نەفی نییە، مەبنی للمەجهولیش نییە، جامدیش نییە. ئەدی چییە؟ غەیر قابل للتەفاوت. پلەی باڵا و بەراوردکاری نییە، کەس لە کەس زیاتر نامری، مردن هەمووی یەک ئاستی هەیە. بەڵێ ئەوە تێبینی یەکەمیان. تێبینی ترمان هەیە، تێبینی ژمارە دوو تایبەتە بە صيغة أفعل به. تايبتها بصيغة أفعل به واتا لبو ما أفعلين نية تنها وتنها لبو أفعل به. تايبتها بصيغة أفعل به ضليم أو فعلاني كوا مشددا دو بيتن شدان لسرع طبعا كذا الثلاثي لكاتي أفعل به دي بالشدة كيف كينوا شد أشدد به مد أمدد به حب أحبب به داي بيكينوا بلام لما أفعلي نايكينوا تنها لتدي كينوا دو بيتي وخوي تنها وتنها لأفعل به دي كينوا بلي قرب سيار هاتوا قوتي قل الوفاء وفاداري كم بوا قل لون بك تعجب قلت مش هذا كم شد إلى السنة ما أقل الوفاء آي وفاداري سند كم بوا أقل من قوري لبري لوزني أفعل بو شد كم نكردوا بلام لوزني أفعل به كرديت ما أقلل بالوفاء آي وفاداري سند كما أها كرديت بدولام قل شد كما كرديتوا أقلل كواتا لوزني أفعل به شد كيد كينوا سياري دوام كامل والله ما أنا راستن والله من راسر بجيرا ما أزل الفاسقة ما أفعل مفعول به شد كنكر أيتوا راسته أزلل بالفاسق أفعل شد كشكر أيتوا حرف جار اسم مجرور أوشان تشينيا كلاهما صحيح يكم دوم هردو چ راست بو بالي يكم دوم يعني هردو چان راست بون أزلل الفاسقة او هلي لبرو يكم يان بي بيونيا دومشيان فتحه كبويتا كسره كبويتا فتحه كواتا ولا مراسك چان بو كلاهما بريتي بولا يكم دومي هردو چ راست بو كلاهما بالي تبيني جماره سي تبيني جماره سي لبو هردو صيغة ما أفعلش دبي لبو أفعل بهش دبي تايبد النية با أفعل به ضليم أو فعلاني كوا سي بيتينا ثلاثي بيتينا وراسيا عليا ألف بيتينا وراسيا عليا ألف دبي أملكاتي تعجب بزان أو ألف لأصلات سونا آية لأصلي خوي واوا يعني ياء دبي بيقرر إنه أصلي خوي أتعجب لي أدرس كي زمان مستا أمن كوب زانم أصلي خوي واوا يعني ياء الثاني بالشوازي
كدنا فعل مضارع مثلا قال بك مضارع دبت يقول قاد دبت يقود صام دبت يصوم ياخذ لمصدركي الصوم القول بلام فعل باع دبت يبيع مصدرك البيع زاد دبت يزيد مصدرك مزيد ونيا كواتا اما دبي او فعلا بزان بيتنا وراستي الفك واو يعني يا از التعجب اللي بكين اولا تس هم لما افعلي هم يجلا افعل به بالي طال وتدريج ما اطول اي سندريج لون منا شويزستان اطول به اي سندريج لون منا رجاي بين الشاركان خانه ما أخوانا آيتسن خيانة كارا أخوين به آيتسن خيانة كارا تمشى دكين لو دون منان ألفك أصلي خوان واو بو المشكلة ما نواو بلان بانا ألفك يا لو يدري ما أبينا أبين به ما أبينا أجب مانا آيتسن درونا دي وكو بيان ياخذ بمانا بين يعني الدور به هردو تشان كديت مانا يا طابش كفعل مهما زيادة زاري لوزاري هاتوا ما أطيب آيت سند حلال آيت سند خوش آيت سند شيرنا أطيب بهش هما معناه هي كواتا دو فعلية كام ألف كي واو بو دو فعل كي ترياء بو هم لما أفعله هم لا أفعل به إما تعذب كمان سون ليكت قراند ما نوصى أصلي خوي أجل تعذب كمان بسيار دريت طال الطريق تعذب لتسب كام لطال الطريق ريقاكا دريج بو تمشى دكم طالة فعلي كسي بيتنا وراسي ألف فدي بزانم طالة مضارع كيتسيا يطول مصدر كيتسيا طول لوي طويل دريش دزانم واوا تسيا واوا لوي درين ما أطول الطريقة باشانش درين أطول بالطريق ما أطول الطريقة باشا دارين أطول بالطريق نمونيتر كيف نتعجب من طاب الطعام تنسى الصرمان دا كاين لتسه طاب الطعام خواردني خوش خواردني حلال ضلين ما أطيب الطعام آي خواردنا كتسندخ باكو خاوينة تسندخ حلالة تسندخ بتامة طابا ما كنت أطيب كنت مانيا لويتكش أطيب بالطعام هم لما أفعله هم لا أفعل به قران ما نوصى أصلي خوي ألي فكما كده يا أذا باشان صصر مان ليكر تيبي نجمارة تسار تيبي نجمارة تسار سبارت بو فعلانية كوا حرفي كوتاي عليا نك حرفي ناوراس بلكو حرفي كوتاي أو فعلاني كحرفي كوتاي كان عليا ألفا دبي لكاتي أفعل به أو تيبينية تايبة بأفعل به فيوندي بما أفعل دانية لما أفعل ناقورب لا أفعل به تنهى وتنهى لا أفعل به دبيت أو سيبيتي كحرف أخيري عليا وألفا لا يدم بكما تسا دي كما كسرة دي كما كسرة نقى فاكو خواني أنقي به أنقي هذه لما أفعلي ناقور ما أنقى وشكوتي أنقي نهى أنهي صفا أصفي لا أفعل به حرف علكي كوتاي لي ذاك موا الزيقاي أو كسر دادني بسيار دري تعجب من عبارة نقل ماء وسلسرماني خود درب برا درباري أويك آوك باكو خاوين بو حرف السيم عليه وألفا لما أفعلي ناي قورم مثل أفعل به دبي حرف علكي لا دم كسر لزياتي داني ما أنقل ماء آي آوك تسند سازقارو باكا أنقي بالماء آي آوك تسند باكو سازقارا تمشادك إن أفعل به حرفي كوتايا كم حذف كرديا لزيقاي أو تعويض كرتوبا كسرا نموني دوم تعجب من عبارة صفى السماء آسمانك باكو بيقردبو توزو خور دوكالك نما صفاش بهمان شيء وحرف السيمي إلا لوي ما أصفى السماء آي آسمان سندا
پاک و خاوێنە ئەوە نەمگۆڕی لەمە ئەفعەلەی بەڵام لە ئەفعیل بهی ئەصفی بالسەمائی حرفی عیلەکەم لێ کردەوە لە جیاتی ئەو تەعویضمان کردەوە بە کەسرە. بەڵێ ئەوە تێبینی کۆتاشمان باس کرد سەبارەت بە شێوازی دروستکردنی تەعەجوب. تەنها مایتمان باسی ئەوە بکەین برێم لە پرۆگرامینگەوە باسی ئەوەی کردیا تەعەجوبی سەماعیشمان هەیە، مەسەلەن گوتم ماشا الله سبحان الله ولله دەڕوه، بەڵام باسی ئەوانەی نەکردیا، باسی یەک زۆری سەماعی کردیا. ئەویش چییە؟ التەعەجوب بالنداء. ئەمە تا ئێستا هەزانیتمان حرفی یا لە بۆ چ بەکاردێت؟ لە بۆ بانگکردن نیدا. بەڵام دەرێ دەگونجێ ئێمە حرفی یا بەکاربینین لە بۆ چ؟ لە بۆ سەرسوڕمانیش بەو مەرجەی چی لە پاش بێ؟ ناوێکەوە بە لام دەستی پێکرد بێ، لامی بە فەتحە. کەواتە ئەو تێبینیەمان ئێستا چییە دەربارەی التەعەجوب بالنداء؟ سەرسوڕمانکردن بە چ؟ بە یا، بە ئامرازی بانگکردن. چۆن؟ سەرەتا یا دێ، پاشان لامەک دێ کە فەتحەی لەسەرە، لە پاشی لامەکەی یان ناو دێ یان جێناو، یان ناو یاخود جێناو دێ. لۆ نمونە دەرێن یا لەلعەجەب، یا ئەو یا هەتا ئێستا لۆ نیدائی بوو، ئێستا لۆ سەرسوڕمانیە، پاشان لامی مەفتوح، پاشان ناوەکات یا لەلعەجەب یعنی عەجایب، ئای چەندە جێگەی سەرسوڕمانە. یا لەلجەمالی، ئای چەندە جوانە، یا لامی بە فەتحە پاشان ناوێک. ئەوە نمونەک لە بۆ جێناوی. یا لەکە شاعرە، یا لەکە شاعرە، یا پاشان لامی بە فەتحە پاشان جێناوەکاتیا. سەبارەت بەوانەی کە لامەکە چوو بە سەناوی، سەبارەت بۆی لامەکە چوو بە سەناوی دەرێت دەگونجێ ئەمە لامەکەی حەذف بکەین. ئاساییە دەگونجێ لامەکەی چ لێ بکەین؟ حەذف بکەین. بەڵام بەو مەرجێ ئەگەر لاممان حەذف کرد دەبی تەعویضی بکەین و لە جیاتی وی ئەلیفە چ دانێن. مەثەلەن ئێستا یا لەلعەجەب دەتانم سەرسوڕمانەکەی بەبێ لام بکەم، ئەو کاتی دەیبرێم یا عەجەبە، یا عەجەبە، چ برێن؟ یا عەجەبە، یاخود یا جەمالە. ئەوەشە بە مانای چ دێ؟ ئای چەندە سەرسوڕمانە، یان ئای چەندە جوانە. کەواتە تەعەجوب بە نیدا دەتانین بە یا و بەلای مەفتوح و بەناو دەشتانین لە باتی لامەکەی حەذف بکەین، بەڵام تەعویضی بکەینەوە بە ئەلیف. ئێستا بەس مایتمان ئیستنتاجەکەی پێناسەی تەعەجوب بکەین کە لە بۆ لەبەرکردنە. تەعەجوب چییە؟ شعور داخلی، هەستێکی ناوەخۆیە، هەستێکی ناوەخۆیە. يحصل استجابة لأمر مثير. كي تەعەجوب ڕوودەدا وەکو وەڵامدانەوەیەک لە بۆ بینینی شتێکی نامۆ و سەیر. مثير لافت للنظر، کە ئەو شتە وایەمان لێ دەکا سەرنجمان ڕابکێشی و بە شێوازێکی ناتەبیعی ببینین. تنفعل به النفس، بێگومان نفسی ئینسانەکان تووشی هەڵچوون دەبی. ويبعث على الدهشة، وامان لێ دەکا هەست بەچ بکەین بە سەرسوڕمان بکەین. ئەوەش سەبارەت بە پێناسەکەی تەعەجوب. بەڵێ ئازیزان، لێرە لەگە کۆتایی هێنانمان بە بابەتی تەعەجوب کۆتایی بە بابەتی قەواعید دێنین. قەواعیدی پۆلی 12 کە لە 8 بابەتان پێکات بوو، 5 بابەتی ئیشتقاق و 3 بابەتی کەشکەوە مشتەقات نەبوون. ساڵانە 20 نمرە هەتا 22 نمرەشی جاروایە لێ دێتەوە. ئێمە هەموو بابەتەکانمان بە جوانی باس کرد. تەنها مایە گەر بزانین شێوازی پرسیاری وزاری چۆنی لێ دێتەوە لە تەعەجوب، ئەو کاتێتانی برێن بابەتەکانی قەواعیدمان هەر هەمووی جوان ضەبط کردیە. پرسیاری وزاریەکەمیان دەرێت لا تشتق صیغة التەعەجوب، شێوازی تەعەجوب دروست ناکرێتن هەردوو زۆری مەگەر لە چه فعلێکی دروست دەکرێت. تەنها و تەنها لە چه فعلێک دروست دەکرێت؟ لە فعلی ناقص نەخێر، لە فعلی ناقص دروست نابی. لە فعلی جامد لەویشیان دروست نابی. لە غێر ثلاثیش دروست نابی بە ڕێگای ڕاستە و خۆیەکە. ئەدی لە چ دروست دەبی بە ڕێگای ڕاستە و خۆیەکە؟ لە فعلی تام، لە فعلی تام. کەواتە وەڵامە ڕاستەکە چییە؟ تامەکەیە. بەڵێ پرسیاری دووەمیان للتەعەجوب من خضرة الأرض نقول، کاتێ سەرسوڕمان دەکەین دەربارەی خضرة الأرض سەوزاتی زەوی دەڵێن. تەمەن ئەوە ڕەنگە دەبی بە ڕێگای ناڕاستە خۆ.
ما أشد خضرة الأرض آي زەویەکە چەندە سەوزە ما أفعل مصدر صريح أو هيك شيء نییە ما أخضر الأرض نابي سون دەبیتن ڕەنج بکەمە ڕێگای أفعل لەگە سیفەی مشەبەهەتێکە لاو دەبیتن أشدد بالأرض خضرة اشتواشمان نییە دەستکاری شوێنەکانیان بکەیت أخضر بالأرض ڕێگای ڕاستەوخۆ ئەفعیل بهی بەکاربینیم ئەوەشیان نابیتن لەبەرەوەی ڕەنگە وەڵامە ڕاستەکە چییە ما ئەشەدە خضرة الأرض بە ڕێگای ناڕاستەوخۆی فرمانی مساعید دروستمان کردیە ئەوە وەڵامە ڕاستیەکەیانە پرسیاری تر نتعجب من قولنا شقي من خان الأمة بدبخت بو أو كسيكوا خيانتي لملتي خوي كرت طبعا تمشى دكن أو حرف أخير علة كواتا تيبيني كدبي لقري بكار بينين بزانين لأفعل به دبي بيقورين لأفعل به دبي تسكين بيقورين لأفعل به كي دبي بيقورين ما أشقى من خان الأمة تسنبت بخت أو كسيك خيانة لملتك خوي دكا هيتش شيء شينيا ما أشقى من خان الأمة هيتش شيء شينيا ما شقيا نابي أو نا أفعل ونا أفعل ما أربح من شقيا أوشيان هلايا أشقي من خان الأمة أوين تاوب أجب أكمل لها باوا أشقي بمن بس ما دام بأكيني أوشيان هلايا كات والله مراستك كاميانا والله مراستك ألفا نموني تريان سياري تر صيغة التعجب الصحيحة دري لو تساريك كان تعجبك يا راستا كوات السيان هلايا ما أحمر الزهرة هو الرنج نابي الرنج بريقاي راستا خو بكريته ما أعرج الحصانة وش عيب عارة أعرج يعني الشلين أوش نابي بريقاي راستا خو بريقاي راستا خو أوش يعني نابيتن ما أحسن المكانة ما أفعل مفعول به أواني تشيشينيا دال ما أكحل العين آية فلان كس آية سندت أو بكلو تساو رشا نابي أوان ما دام درباري زواني بي يعني وزني أفعل بيت نابي بريقاي راستا خو حليكين كواتا لبرتسي أوان نبو يكم نبو تسكو الرنق بو لبرتسي باعك نبو تنك عيب بو لبرتسي دالك نبو تنك حليو زوان كاريبو والله مراستك جيم بو بەڵێ ئازیزان ئەوە پرسیاری وزاریشمان حەل کرد لێرە هاتینە کۆتایی بابەتی التعجب بە هیوای نمرەهێنانێکی باش لۆ ئێوەی بەڕێز